بە سەدان کەس لە دژبەرانی سربەخۆی کاتالان ڕۆژی یەکشەممە لە شاری بارسۆلۆنا کۆبوونەتەوە. ئەمەش لە کاتێکدا چاوەڕوان دەکرێت خۆپیشاندانێکی گەورە لەلایەن لایەنگرانی یەکگرتووی ئیسپانیاوە لێرەدا ساز بدرێت. خۆپیشاندەران ئاڵای ئیسپانیا ڕادەوەشێن و وایان داناوە لە درێژەی ڕۆژدا بەرەو ناوەندی شار ڕێپێوان بکەن. ڕێکخرانی ئەم خۆپیشاندانە دەڵێن ئامانجی ئەوان پشتگیری لە یەکگرتووی ئیسپانیایە و دژایەتی کردن بەوەی کە ئەوان پێی دەڵێن هێرشی بێوێنە لە مێژووی دموکراسیدا. دروشمی ئەم جەماعەتە ئەمەیە، ئێمە هەمومان کاتالۆنیاین، هەستێکی هاوبەش بۆ پێکەوە ژیان. چاوەڕوان دەکرێت ئەندامانی دەسەڵاتی ناوەندی و حزبە سەرەکیەکانی لایەنگری یەکگرتووی ئیسپانیا لەم خۆپیشاندانەدا بەشداری بکەن.